باس لە کەلتور و کەلەپورەکەین لە هەموو نەتەوەکانە کە تایبەتمەندی خۆی هەیە و لە ڕێگەی ئەم کەلتور و کەلەپورەوە ئەتوانین ئێمە ناسنامەی خۆمان بناسێنین بە وڵاتانی جیهان و لە ڕێگەی ئەوەشەوە بزانین تایبەتمەندیەکان لەم کەلتور و کەلەپورەیە هونەر تا چەند کاریگەری هەیە میوزیک تا چەند کاریگەری هەیە هەمیشەش بینیمانە لە زۆربەی کەلتوری گەلانە لە ڕێگەی میوزیکەوە لە ڕێگەی گۆرانیەوە لە ڕێگەی ئاوازەکانەوە کەلتوری خۆیان بە وڵاتانی تر ناساندووە جاچگە لەوەی کە کەسێک بتوانێت کار لەسەر کەلتورێکی جیاوازتر بکات ئەمە تا چەند کاریگەری ئەبێ لەسەرەوەی کە چۆن بتانی تۆ خاوەنددارەتی بۆ خۆت دروست بکەیت چۆن بتانی کە تۆ لە ئەرشیف و لە کەلەپوری خۆت و لە کەلتوری خۆت ناسنامە وەربگری ئێمە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە پرۆفیسۆرێک کە پرۆفیسۆرێکی یۆنانیە کە کار لەسەر میوزیشی کوردیەکە و ئەمڕۆ لە ستۆدیۆکە ڕاستەخۆ لەگەڵمانایە و کۆمەڵی گفتوگوی جیاوازەکەین ئەویش زۆر بەڕێز پرۆفیسۆر پاڤلۆس کاڤالاس پرۆفیسۆری کۆلێژی میوزیکە کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لای ئێمە میوانە زۆر بەخێر بیت بەیانیت باش بەیانی باش زۆر بەخێر بێ بۆ کوردستان بۆ ستۆدیۆ ڕۆژێکی نوێ Thank you very much. It's also my pleasure. هەروەها ماوەی خۆشحاڵی منیشە کە و مای سەربەرزیشە بۆ من کە لێرە بم لەگەڵ ئێوە بە تایبەتی کە ئەمەیە کەم جار مەبێن سەردانی کوردستان بکەم لەبەرەوە لە ڕاستیدا من زۆر خۆشحاڵم کە بێم ئێرە و ئەم وڵاتە جوانە و ئەم گەلە جوانە ببینم لەبەرەوە من ئەگەر مێ خۆشم بناسم من پرۆفیسۆرێکی مرۆڤ ناسانم لە بواری میوزیکدا کار دەکەم لە زانکۆی نێودەوڵەتی پاڤنس کار دەکەم کە یەکێکە لە زانکۆ هەرە دێرینەکانی وڵاتی یۆنان لەبەرەوە بەشەکەی من کە بەشی مۆسیقایە سەر بە قوتابخانە یاخود کۆلێجەی فەلسەفەیە مەبەستیشمان لە فەلسەفە دەڵێن فەلسەفە مەبەستمان زانستە مرۆڤایەتیەکانە کە ئەمەش بابەتێکە کە لە قوتابخانەیە یا کۆلێجێکی گەورەدا کە نزیکەی 4,000 لە 4,000 خوێندکاری هەیە تەنیا لە کۆلێجەکە خۆی لەبەرەوە شتێکی سەرنجڕاکێش دەبێت بۆ من و دەمەوێت خۆشحاڵم و سپاسیشتانەکەم کە میوەنداری من دەکەن لێرەوە هەروە سپاسی قۆنسڵی گشتی دەکەم دکتۆر ستاڤرۆس کیرینیس کە ئەو کەسە بوو کە توانی ئەم کارە ڕێک بخات بۆ ئەوەی کە بتوانم بێمە ئێرە و ئەم چاوپێکەوتنە جوانە لەگەڵ ئێوە ساز بکەم زۆر خۆشحاڵم بۆ ئەو پرسیارانی کە ئاڕاستەم دەکەن و هەر شتێکیش کە هەتان بێت و بتانێت بزانن سەبارەت بە کۆمەلگا سەبارەت بە موسیقا و هەروە پەیوەندیان بە موسیقاوە بۆیە من لێرە میوانی ئێوە زۆر باشە ئێمەش زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ تۆ لامان ئامادەی بەخێر بەی سەر چاوان تۆ یەکێکی لە پرۆفیسۆرە زۆر بەتوانە و باشەکان لە بواری میوزیکا بۆی ئەمە بە دەرفەتە زانین پێمان بڵێ با سەرەتا لەوە دەست پێ بکەم میوزیک زمانی میوزیک تا چەند زمانێکی جیهانیە ئەمە پرسیارێکی زۆر گرنگ و جوانە مۆسیقا بە شێوەیەکی گشتی جیاوازە لە زمانی قسەکردن هەرچەندە کە زمان لە ڕێگەی شێعرەوانێ زمانی قسەکردنیش لە خۆ دەگرێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر بێت و قسە بکەین مۆسیقا ئەو زمانەیە کە شێوەیەکی بە شێوەیەکی ڕاستەوە خۆ لەگەڵ دڵی مرۆڤەکان دەدوێت بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە تەنیا یەک جۆر مۆسیقا لە توانای ئەوەیدا هەیە کە هەست بە یاخلای هەموو کەسەکان یا هەموو کەسەکان لی تێبگەن و دەرکی پێ بکەنە بۆ نمونە تۆ ڕەنگە گوێ لە مۆسیقای چینی بگریت کە چەندە پەیوەندیشی بە تۆ نییە وەروها گوێ لە مۆسیقای یۆنانیش دەگریت ڕەنگە ئەو کار لەوانێسکەی کە پەیوەندێکی زیاترت هەیە بەو موسیقای بۆیە هەندێک کولتوری تایبەت و دیاریکراو هەیە کە ڕەنگە لە توانایدا بە پەیوەندێکی باشە لەگەڵ خەڵکی دروست بکە هەروەها باگراوند و پاشخانی کولتوریشە ڕەنگە بواری ئەوە نەدا کە بتانی چێژە پەیوەندێکی دیاریکا و لەگەڵ موسیقایەکی دیاریکا و دروست بکەیت شتێکی تریش کە پێویستی دەزانم ئاماژەی پێ بدەم ئەویش ئەوەیە ئێمە پێناسی مێژوویمان هەیە کە لەلایەن مرۆڤناسی بەناوبانگەوە
مرۆڤ ناسە بەناوبانگەکانەوە پێشکەشکراوە. مۆسیقا چییە؟ مۆسیقا بریتە لە دەنگ، بریتە لە تۆنەکان، دەنگەکان، بەڵام هەمیشە هەمان دەنگ نین، بەڵکوی جیاوازن، چونکە چۆلەکەکانیش دەنگیان هەیە، بەڵام مەرجی ئەو دەنگی ئەوان مۆسیقا بێت، کەواتە دانگەکان کە بەپێی مرۆڤ ناسەکان بەپێی پێناسەکان دەڵێ ئەو دەنگانەیە کە بە گوێرەی هەڵسوکەوت و ڕەفتارەکانی مرۆڤ ڕێک دەخرێت، کەواتە ئێمە وەکو مرۆڤێ دەتوانین ئەو مۆسیقایانە یاخۆ ئەو دەنگانە ڕێک بخەین لە فۆرمێکی دیاریکراوە، ئەوە دێت مۆسیقا ئەو پێناسەکەیەتی. هەمیشە و تومانە هونەر سنوورەکان نازانێت، هەمیشە هونەر بڵاو بێتەوە لە جیهانە. ئایا لە ڕێگەی میوزیکەوە ئەتوانین کەلتوری نەتەوەکەی خۆم بە کەلتورەکانی تر ئاشنا بکەم؟ ئەوە شتێکی لەتوانە کردەیە و ئەتوانیت مۆسیقەیەکی جوان دروستکەین لە ڕێگەی کۆمەڵە ئامێرێکی جوان و بۆ ئەوەی کە خۆمان کاری لەسەر بکەین و بیر و بۆچوونەکانی خۆمانی لە ڕێگەوە دەرببڕین. ئەو بیر و بۆچێنەیە کە پەیوەندی بە مرۆڤبوونی خۆمان و بە پشتیوانیکردن لە مرۆڤبوونی خۆمان. بەڵام دووبارەی تەکەمانێ شتێکە مۆسیقا ئاسانترە لە زمانی سادی قسەکردن، چونکە من ئەگەر بە کوردی قسە نەکەمە ئەوە من ناتوانە پەیوەندی لەگەڵ ئێوەیە دروست بکەمە. ڕەنگە بۆ نمونە من شعرێک بخوێنمەوە، بەڵام لەوانەیە ئێوە تێنەگەن کە من چی دەڵێم، بەڵام ئەگەر بە سازەکەم یا بە بوزوکەکەم یا بە تەمبورەکەم ئاوازێک بچڕم، ئەوە هەندێ ئاوازی موسیقی دیاریکراوە هەیە کە تۆ گوێت لێی دەبێت و ڕەنگە لێ تێبگەی کە مچی دەڵم، ئەمەش بابەتێکی ترە، بەڵام لایەنێکەمەوە تۆ بە جۆرەك لە جۆرەکان ئەتوانی پەیوەندی بە مۆسیقایەوە دروستکەیت. بەڵێ مۆسیقا دەکرێت بەکار بهێنرێت بۆ کۆکردنەوەی خەڵکی، بەڵام لەگەڵ ئەوەشتا پێویستە بادۆ بکەین کە چۆن دەکرێت ئەو مۆسیقایە بەکار بهێنین. زۆر باشە. پرۆفیسۆر بەڕێستان بە حکمی ئەوەی پرۆفیسۆرێکی یۆنانین، ئەمەوێ باسی ئەومان بۆ بکەی تا چەند نزیکی هەیە لە نێوان میوزیکی یۆنانی و میوزیکی کوردیە ئەوەندەی ئاگادار بیتۆ، هیچ نزیکیەک هەیە لە نێوان میوزیکی کولتورە جیاوازەکانە؟ ڕێگەم بدەن چەند قسەیەک بکەم سەبارەت بەوە پێش ئەوەی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ وەڵامی پرسیارەکەت بدەمەوە. ئێمە کاتێک کە قسە دەکەین لەگەڵ بینەرەکانماندا، من بەجۆرە قسە دەکەم بۆ ئەوەی کە بتوانم هەمووان بەجۆر قسە دەکەم بۆ ئەوەی کە هەوڵ بدەن لە زمانەکەی من تێبگە، چکە من لە بواری مۆسیقای مرۆڤ ناسانەدا کار دەکەم. بۆیە ئەگەر بکری ئالێرەیە کەمێک کاتم بدەنی بۆ ئەوەی کە بۆتان ڕۆن بکەمەوە. بابەتی هەرە سەرەکی لە بواری کولتوردا پێویستە پرسیار بکەین کە کولتور چییە، بۆ ئەوەی کە باز لەوە بکەین پێویستە لە کۆمەلگا تێ بگایتە. مرۆڤ ناسەکان یا ئەنترۆپۆلۆجیستەکان یا خۆت ئەنترۆپۆلۆجی مەبەستمان لێی بریتە لە ئەنجامدانی توێژینەوەیەکی زانستی سەبارەت بە مرۆڤەکانە بە درێژ لە ڕابردوودا یاخود لە ئێستادا، یان ئەتوانی دوو کۆمەلگا بەراوردکەی بەیەکتری، بۆ نمونە لە کوردستان و لە یۆنان، چونکە دوو گەلی جیاوازن لە جیهاندا و لە دوو کاتی جیاوازە. کەواتە ئەو خەڵکەی یاخود ئەو کەسانێک کە ئێمە تەرکیزمان لە سریانە ماوەیەکی زەمەنی زۆر دوور و درێژە هەن، لەبەر ئەوە ئەو شتەی کە لێرەدا هەیە بەهای مێژووییەوە هەروەها پرەنسیپە مێژوویەکان، کەواتە کولتورمانەیە لەگەڵ کۆمەلگادا هەر بکیان پێکەوە دەست دەخەنە ناو دەستی یەکتری. بۆیە من زۆر جار لە کاتی وتنەوەی وانەکانمدا بە قوتابیەکانم دەڵێن کاتێک کە ئێمە دەچینە ناو قوڵاییمانەکانەوە دەبێت بگەڕێنەوە بۆ مێژوو، بەڵام من بە شێوەیەکی ئاسانتر بابەتەکە بازەکەن بۆی کە لێن تێبگەن. بۆیە لێرەش بە هەمان شێ قسە دەکەمەوە بۆی کە بینەرانمان لێمان تێبگەن. من وشەی سێت بەکارهێنم، کۆمەلگا بریتە لە کۆمەڵێک خەڵکی دیاریکراو پێکەوە دەژین، کولتوریش بریتە لە
کۆی ڕۆڵەکانیان ئەواتە ئەو ڕۆڵانەی کە ئەو تاکانی کە دەیگەڕن لە ناو کۆمەڵگاکانیان داواتە خەڵکانێکن پێکەوە دەژین بە شێوەیەکی ڕێکخراوە کەواتە کللتور بریتە لە ڕوڵەکان و گێڕانی ئەو ڕۆڵەکان لەلایەن تاکەکانی ناو کۆمەڵگەوە واتە کۆمەلگاش بریتە لەژیکە کە خەڵکەکە تێیدا کارلێک دەکەنە بەڵام ئەگەر بێت بۆ نمونە خەڵکێک کە بۆم لایەکی تۆپی پێێتە بە یەکتری دەبینن یا لە چێشخانەیەکە یەکتری دەبین و پێکەوە دادنشی ناتوانێت پێیان بڵین کۆمەلگا چونکە پێویستە بابەتی جیۆنۆلۆجی یاخود قوڵیەکی جینیۆلۆجی لە نێوانیاندا هەبێت بۆ ئەوەی کە بتوانین کارلێکەوە بتنەوە ئەو خەڵکانش خەڵکانێکن پێش ئێمە هاتوون و واتە خەڵکانێک هەبوون کە پێش ئێمە ژیاون و ڕۆڵێکی دیاریکراویان گێڕاونەوە ڕۆڵێکی دیاریکراویان گێڕاونەوە لە دوایەوە ئەوە شتێکم پێی دەڵێن کۆمەلگا ئێمە دەڵێن هیچ گەلێک نییە بەبێ کولتور هیچ وڵاتێک نییە بە کەلتەرەکانی یا ئەو فرە کولتورەکەیەتی ئەمە جیاوازەوە کولتورێکی دیاریکەمە چەند کولتورێکی جیاوازی ژمارە ئەمەش دەکرێت بابەتێک کە دەکرێت دواتر قسەی لەبارەوە بکەین کەواتە ئەمە ئەو شتێکە پێویستە بیزانین سەبارەت بە کولتور عادەتەن ئێمە هەڵەیەکیش دەکەین کاتێک کە باسی کولتور و شارستانیەت دەکەین شارستانیەت بۆ نمونە وەکو شارستانیە دێرینەکان وەکو شارستانیەتی ڕۆمانی و هەروەها شارستانیەتی سۆمەری ئەمانە کۆمەڵە کولتورێک بوون بەڵام لە سەردەمێکی جیاوازە ئەوانە هێزیانە هەبووە بۆ ئەوەی کە بتوانن کولتوری خۆیان بڵاو بکەن و بیگەێنە نەتەوەکانی تر ئەوە شارستانیەتە بۆ نمونە لەم سەردەمەدا ئەمە چیمانە هۆلیوودمان هەیە کە شارستانیەتێکی پۆست مۆدێرنیزانەیە لە ئەمریکا بۆیە ئەوە ئەو پرسیارە وەڵامی ئەو پرسیارەی من ئەو وەڵامێنە سەبار بە پرسیارەکە ئێوە سەبار بە خۆڵ هەبەشانەی کە لە نێوان مۆسیقای کوردی و مۆسیقای یۆنانیدا هەیە پێش هەموو شتێک پێویستیشە بزانین ئەو کولتورە چییە یان ئەو پێکاتی ئەو کولتورە چییە کە لە بەردەستمەدا من چۆن بتوانم باز لە مۆسیقا بکەم بەبێ ئەوەی کە کولتورم هەبێت بۆیە مۆسیقا بەشێکە لە کولتور بەسیقا ئەو شتە نییە کە تاکە کەسەکان ئەنجامی دەدانە لەم سەردەمە پۆست مۆدێرنیزمی ئێستادا مۆسیقا بەردەوام لە باگراوەند و پاشخانی کولتوری و هەڵدەقڵێت و بەدەستدەهێنرێت و کەواتە چ شتێک هەیە وا دەکات کە کۆیان بکاتەوانە چ شتێکەوە دەکات مۆسیقای کوردی و مۆسیقای یۆنانی پێکەوە کۆ بکاتەوە لە ڕاستیدا زۆر شت هەیە زۆر خاڵی هاوبەشەیە لە نێوانەدا من نامەوێ بگەڕێمە بۆ سەردەمی ئەسکەندەری مەکدۆنی مەزن چونکە زۆرشی تر هەیە کە لە ئێستادا لە ناو وڵاتی ئێوەدا کە دۆزراوەتەوەکنەوە پشکنینی بۆ دەکرێت وەکو بەڵگەیە گوایە بەڵام لە حاڵەتەکەی منە وەکو مرۆڤ ناسێک پێویست ناکات بەو ڕادێ بگەڕێنەوە بۆ مێژوو بۆ تاوتوێکردنی ئەو خاڵە هەڵبەشانی کە لە نێوانماندا هەیە ئەوەی کە بەجێماوە بۆ ئێماوە شتێکە پێی دەبێت ڕێخستنی کۆمەڵایەتی ئەو ژیانە جوڵاوە و ناجێگرەی کە هەیە بە گوێرەی دوایین توێژین ئەو توێژنەوەی کە لە ئەم 200 کۆتاییدا ئەنجام دراون واتە زۆر کۆنا ماوەیەکی زۆر دوورێش پێش ئێستانە زۆر هەنگ هاو بەشن کە لە نێوان ئێمە و کۆمەلگای کوردیدا بۆچی چونکە ئێمە لە ناو کۆمەلگایەکدا دەژین لە ناو خێزاندا دەژین و هەروەها لە ڕکابەریدا بن بۆ ئەوەی کە بە زیندوی بمێنینەوە و هەروەها ڕۆڵێکی دیاریکراومانە بۆ کولتورەکەی گەڕاوێتی کەواتە کولتورێک هەبووە و هەروەها لە ناو کولتورەکەشانە کۆمەلگاکەشا چەند خێزانێکی جیاوازمان هەبووە کە لە خەبات و ملمانیتە بۆ ئەوەی کە بشین بەو شێوەیە پەڕیانداوە بە کولتوری خۆیان و پێشیان خستووە لە ڕێگەی پراکتیزەکردنی کولتورەکەیانەوە کەواتە لەم چوارچێوەیەدا لەم سیاقەدا چیمانی مۆسیقاشمارە مۆسیقا تەنیا بۆ چێژوەرگرتن و کات بەسەربردن نییە پێشتر لە کۆمەلگاکاندا پەیوەندیەکان ڕوبەڕوو بووە تا پەیوەندی ڕاستەوخۆ بووە تۆ لانە سەرکە و ئێوە هەر هەمووتان وەکو تاکە کەس یەکتری دەناسن مەرج نییە وەکو هاوڕێ بەڵکو وەکو ئەندامی خێزان چکە ژن و پیا و ڕنگدانەوەی چین ڕنگدانەوەی
نەوەکانی پێش خۆیانەنە چونکە تاکەکان لەناو کۆمەلگادا ناتوانن بە ئاردی خۆیان ڕۆ بگەر ئەو ڕۆڵە بە پێی کۆمەلگاکە بۆیان دا ڕێژراوە ئەو ڕۆڵی کە دەیگەڕی پێویستە مایی شەرمەندی و سەربەرزی باوکت باپیرەت و باوە گەورەت و دایکت و داپیرەشت بێتکەواتە ئەمە ئەو شتەیەکە من پێی دەڵێم بەردەوامی کولتور مەرج نییە ئێمە ڕوو بە ڕووی چاومان بە کورد و یۆنانی بکەوە لەم قۆناغەدا بەڵام ڕێخستنێکی کۆمەڵایەتی هەیە کولتورێک هەیە کەوای کردووە ئەم دوو کۆمەلگای لەیەک نزیک ببنەوە کەواتە مۆسیقا بۆچی بەکارێنە مۆسیقا بەکارهێنەوە نەک تەنیا بۆ چێژێکم کات بەسەر بەردن بەڵکو ئامڕازێک بۆ گزارشکردن لە بیرو بۆچوونەکانی تاکو و خێزان ئەمە ئەو دوو خاڵ هاوبەشەیە کە بە شێوەیەکی دیاریکراو لە نێوان ئەم دوو کولتورە جیاوازەدا هەیە زۆر جار بۆ شێوازەی کە زۆر بەوردی پرۆفیسۆر وردە کردەوە کە تا چەند گرنگە لە نێوان هەموو لایەنەکانە هەماهەنگی هەبێ تاوەکو کەلتورێکی جوانت هەبێ ئێستا بینی لە جیانە ئێمە نایبەستینەوە تەنها بە یۆنان و کوردستانەوە ئایبەستینەوە بەوەی کە جیهان ئێستا هەوڵەیات لە ڕێگەی میوزیکەوە هەموو کارکتەرە جیاوازەکان لە وڵاتە جیاوازەکان و کۆبکاتەوە و هەر یەکە کەلتوری خۆی بناسێنێ میوزیک ئەبێتە زمانێکی ئاشتی بۆی کە لە جیهانە ڕنگدانەوەی هەبێت توانای ئەوەی هەیە بەڵام پێویستە چی پێویستە ڕەچاوی ئەوە بکەین کە پێویستە ڕەچاوی لایەنە تایبەتیەکان بکەین ئێمە مۆسیقا بەکار بهێنرێن و بۆ نمونە وەکو مۆسیقایەکی جیهانی یا وەکو شێوازێکی ژیان بۆ وا بکەین کە هەموو خەڵکی لە جیهاندا کۆ بکەینەوە وان لە بکەین یەک بگرین ئەمەش بریتە لە داوایەکی خۆش و چێژبەخشانە بۆەوەی کە هەموو خەڵکی لە دنیاوە بێن کۆ ببنەوە دەکرێت مۆسیقا وەکو ئەمڕازێک بەکاربێنێت بۆ هەمووانیش بتوانن ئاوازی یاخو بتوانن مۆسیقا بچێنن یا دەتوانن ئامێرە مۆسیقەکان بژێنن چکە ئامێری مۆسیقی کوردی یۆنانی و چینیشمانەیە کە هەمووان دەتوانن لە بۆنەیەکی وادا ڕۆڵ ببینن من بەش بە حاڵی خۆم حەزم بۆ شتە نییە بۆ چونکە پێشنیاری من بۆ بەکارهێنانی مۆسیقا ئەوەیە کە تەرکیزمان لەسەرمان ناکەی بۆ یەکە خەڵکی کۆ بکەینەوە و یەک پێش یەکەم شت پێویستە ڕێزمان هەبێ بە دابنەریتەکان بۆ ئەوەی گەلی کورد و مۆسیقا ژنانی کوردیش بتوانن بەشداری بکەن و نابێت دابنەریتەکەی خۆیان لەبیر بچێت یاخۆ بچن ناوقوڵی دابنەریتەکەەوە گرنگە تەمبور بژانی یاساز بچن بەڵام ئەوە تەنیا بە تەنیا کافی نییە خەڵکی ئێوە خەڵکانی زیرەک و دانایان تێدا ئێوە خەڵکانێکی دانا و ژیرن ئەمە پێی دەڵێن ئەزمونە ڕاستەقینەکە و ئەم خەڵکانە پێویستە لە ڕێگەی مۆسیقا و گزارش لە مۆسیقای کوردی خۆیان بکەن وای دابنێت ئێمە گروپێکی کوردیمان هەیە لە مۆسیقا ژنانی کورد و وام مۆسیقا ژنانەمان هەیە و تێڕوانین و گۆرە بۆچوونێکیان هەیە بۆ ئەوەی کە لەگەڵ مۆسیقا ژنانی یۆنانیدا مۆسیقایەک بژەنین و هەردووکیان هەر یەکەیان پێویستە ڕۆڵی خۆی بە باشی بزانێت مۆسیقا ژنانی یۆنانیش پێویستە فەلسفەی دروستکردنی مۆسیقا بزانن کوردیش بە هەماشی و پێویستە ئەو درکەن هەبێت پێشەوەی کە بینە سەر ژەننی پیانۆ یا مۆسیقای کلاسیکی ئەوروپی پێویستە پەرە بە نەریتەکانی خۆمان بدەین و پێشی بدەین و مەبەستی شەم لە فۆلکلۆر چییە؟ مەبەستم لە قوڵایی ئەو نۆڵجەیەکە هەمانە کە ئەو شتە چی دەگەێنە بۆ من چی دەگەێنە بۆ من یۆنانی کە ئەوەمان کرد ئەو کات دەتوانین لە ڕووی مۆسیقیە و وتیبێژ بکەین و گفتوگو بکەین بەو شێوەیە ئەتوانین لە ڕێگەی مۆسیقاوە خەڵکی جیهان کۆ بکەینەوە ئەمە ئاڕاستەیەکی سەرڕاکێشە کارێکی سەرڕاکێشە بۆ بینەرانی کورد و بینەرانی یۆنانی بۆیە بەلای منەوە پێویستە بە شێوەیەکی ژیرانە و دانایانە کار بکەین
بۆ ئەوەی کە بتوانانی سەرنجی خەڵکی ڕابکەش بە تایبەتی لەم جیهانە پۆست مۆدرنیزمەدا وە پێویست بوو جیاوازیش بکەین لە نێوان و فۆلکلۆر و دابوونەریت ڕێگەم بدەم باسەوە بکەم لەمڕۆدا قسەیەکە کە باسەوە بکرێت کە ئەگەر کارەکە بێت دەوتە دەمە کارێکی فۆلکلۆریە ئەمەش ئەوە دەگەنە کە ئەو خەڵکەجلی فۆلکلۆریان لەبەردایەوە سەما دەکەن و لە ڕێگەی کۆمەڵ ئەمریکی موسیقی موسیقا دەشێنێت من ئەمە دەتوانم پێ بڵێم موسیقاینەوەکانی ڕابردوون لە ڕاستیدا واژ نیە چکە لێرەدا قوڵی نییە لە بابەتەکە و نازانی باوە و با پیرانی تۆ چه هەستێکیان لا دروست بە کاتێکە گویان لە مۆسیقایەکی وەها کردووە کاتێکە ئێمە چیرۆکێک دەگەڕێنەوە سەبارە بە ژیانی ئەوانە نابێت ئەو بەشە پشتگوێ بخەین پێویستە لەسەر ئەو نۆڵج و معریفەی کە هەمانە کاری زیاتر بکەین و بنیادی زیاتری لەسەر پێک بگەین زۆر باشە لا دوایین پرسیاری لێ بکەین میتر زۆر بەباشی لەسەر میوزیک قسەی کرد باسی ئەوە بکەیت باسی بابەتەکانی زین هاتۆتە کوردستان خۆشە بەلایەوە کەشەکە چۆنە ژینگەکە چۆنە سەرەتا شاباسی کرد کە حەزی زۆر لە کوردستانە چۆن یەکەم جاریش کە هاتۆ بۆ کوردستان حەزەکە ئەو پرسیارەی ئاراستاکەین دوا پرسیاریش کە ئەمێ من ئاراستی بکەم بزانم میوزیک چی بە پرۆفیسۆر بەخشیوە شتێک یەکەمین هەستم کە لام دروست بوو سەبارەت بە کۆمرد بە سەبارەت بە کوردە لە ڕاستیشدا من ئەمە هەرچەنە یەکەم سەردانمە بۆێرە بەڵام من لە شوێنانی تر کوردم بینیوە چاوم پیان کەوتەوە بەڵام کوردستان وەکو خاکی گەلەکەی ئێوە ئەتوانم بڵێم کاریگەریکی زۆر جوانی هەبوو لەسرم بوو ئەوەش دە ڕێگەی دڵباشی و چاکەی خەڵکەکەی ئێوەیەوە ئەمەش کەلتورێکی ترە کەواتە ئەوەی کەوا دەکات کەلتورەکەیە ئەمە چمە بەسێکێ دڵباشی دەرەنجامی پەروەردەی خێزانیە دەرەنجامی ئەو کولتورەمانە کە شێوازێکی دیاریکراوی بۆ ژیانی ئێمە دەتیشان کردووە دووەم من گریمانی ئەوە دەکەم کە ئەو خەڵکەی ئێوە کە دەیبێن ژنان و پیاوان کە ئامادەن گەنجەکان کە بە جۆش و خۆش و ئامادەن شتێ بکەن کارێ بکەن ئەوە بە هەستێکی بەریئانەت لا دروستەکە هەست دەکەی کە هەستێکی بەریئانە و پاکیان هەیە ئەوە شتێکی زۆر جوانە واتە ئەمانە بەو شێوەیە کار دەکەن ئەواتە ئەمە لای من چی دەگەینە لای من لەن خاڵێکی تری هاوبەشە کەوا دەکات دوو کولتوری جیاواز پێک بکەن چکە ئێمە لە ژیان دنیایەکی مۆدێرندا دەژینە بۆ نمونە گیر و گرفتی ئابووری و سیاسیمان هەیە کەواتە لێرەدا کولتور ئەکرێتە چ شتێ بکات چ بەشداریەکی هەبێت لە ژیانی کۆمەڵگادا پێش هەموو شتێ خەڵکی کۆمەلگا پێویستە لە خۆیان تێ بکەن و هۆشیاریان هەبێت مانای چ مانایەکی دەگەینە کە ئێمە کورد بین دووەم من ئەمڕۆ چەند توخمێک و چەند ڕێگەزێکی جیاوازم لە کوردستان بینم دەست بەجێ هەستم کرد کە ئەم کولتورە کاری تێکردمم بەراعەت پاکی دڵباشی ئامادەباشی بۆ ئەنجامدانی هەماهەنگی هەوکاری بەڵام ئەمە تەنیا بەز نییە ڕێگام بدەن پێویستە ئێوە تێڕوانینی خۆتان گۆشەنیگای خۆتان هەبێت بۆ وەرگرتنی خاڵە هاوبەشەکان و خاڵە بەشەکانی ئەو بیانیانە باشانەی کە لە دەرەوە دەژین پێویستە هاوبەشی و هاوکاری هەبێت لە نێوانتاندا نەک تەنیا هەر ئەوان بیان بۆ لای ئێوە ئێوەش پێویستە ئایدیایی نوێ و پلانی نوێ بدۆزنەوە بۆ ئەوەی کە بتوانن و بزانم چۆن ئەتوان کولتوری خۆتان بەرەو پێش بن و بە جۆرێک کە شانازی پێوە بکارم بەبێ ئەوەی کە پێویستکە بۆ نمونە بگەڕێنەوە بۆ مۆسیقای کلاسیکی یا بۆ ئەوەی کە بزانجانی خۆر ئاواچی دەکات ئێوە کولتوری خۆتان هەیە کولتوریش کە دەڵم کولتور تەنیا بەبەستم فۆلکلۆر نییە کە دەڵێم کولتور مەبەستم لە توانای تێگەیشتنی ئێوە بۆ شارستانێتی خۆر ئاوا و بەکارهێنانی خاڵە باشەکانی ئەوەش کە گرنگە من تەنیا تەرکیزم لەسەر
سەرنج و تەرکیزی خۆم نییە بۆ لایەنی دابنەریتەکانە بۆیە لە وەڵامی پرسیارەکە ئەڵێ من زۆشتی جوانم بینیوە و دیمەنێکی سروشی زۆر جوانبیێ نامێ باسی بکەم کە پێویست ناکە بۆ من ئەحمەد ئاوامە چی بۆ ئەحماوە ئەحمەداوە بەڵێ شتێکی زۆر جوان شوێنی زۆر خۆشتر و جوانترمانەیە هیواداریم چی بۆ شوێنانەی تریش بۆیە ئەو دیمەنە سروشتیانەوە ئەو فیزیکە سروشتێکی هێشتێکی زۆر جوان و هیچ گومانی تێدانە بەڵام من پێویستم بەچێ پێویستم بەوەیە کە ئێوە زیاتر تەرکیزتان لەسەر لایەنی دەرونی ژینگەی بێتەوە ئەو متمانەیە کە هەیە و ئەو تێڕوانین و گۆشەنیگایی کە لە ئارادا ئەبۆی کە بتوان لە ڕێگەیەوە پەرە بە پلانەکانی خۆتان بکەن و وە کار بکەن بە شێوەیە کە هاوکاری و هەماهەنگی هەبێ لە نێوان ئێوە و خەڵکانی ترە